خورماتویەکێک لە شارەکانی ناوچەدا بڕاوەکانە. ئەم شارە لە پاش دەرهاویشتەکانی ڕفراندۆم کەوتە بەر پەلاماری سەربازیەوە. جگە لەو زیانە زۆرەی بەر هاوڵاتیانی کوردی شارەکە کەوت، تەواوی بەڕێوەبەرە کوردەکانی فەرمانگەکانی قەزاکە لابران و کەسانی تریش لە شوێنەکانیان دانران لە نەتەوەکانی دیکە. نوێنەری لایەنە سیاسە کوردستانەکانی خورماتوو داوای هاوسەنگی دەکەن بە پێی ئستحقاقی انتخابی و پێکهاتەکانی شارەکە لە بەڕێوەبردننی ئیدارەی قەزاکەدا. خورماتوو فراغێکی ئەمنی پێوە دیارە هەرچەندە هێزێکی عسکەری یەکلایەنە و یەکنەتەوەی تایە، بەڵام پێویستەکە ئەم شارە فرەپێکاتێ پێویستی بەوە هەیە نەتەوەکانی وەکو کوردیش بەشدار بێت لە بەڕێوەبردننی لە وەزی ئەمنیە لە پاراستنی شارەکە لە ناوچەکە و هەروەها بەشدار بێت لە پرۆسەکە بەو شێوەیە کە ئێستا سڕینەوەی لە نەتەوەیەک یا پێکاتێک بۆ شێوە شار بەڕێوە ناچێ و ئارامی بەخۆی نابینێ، بە تایبەتی جمهوریەتی داعش لەم دوایانە زیادی کردووە و پێویستی دەکات کار بۆ ئەوە بکرێت بە هەمومان ناوچەکە بپارێزین لە هەموو دژمنێکی دەرەکی. بەڕاشکاوانە دەڵێن لەگەڵ ئەوەی مافی هەموو نەتەوەکان وەکێک بپارێزێت، چکۆ ئەم شارە فرە نەتەوەیە فرە پێکاتەیە. ئەمە ئاوە دواتر تەوازنی ئیداری تەوازن لەلایەن حکوومەتی ئەوەی کە ئیساکە ئەم شارە ئیدارەدا دەبێت تەوازنێک ڕاگرێت لە نێوان نەتەوەکان و باری خورماتوو ئاسایی بکرێتەوە لە ڕووی ئەوە کە حاڵەتی مەدەنیەت بگەڕێتەوە بەم شارە، حاڵەتی ئاسکەریەت ینی ئەم قۆناغەوە لا بنین دەستکەین بە هێوار و گفتوگۆ نێوان لایەنەکان. پێم وایە ئەمان گەێنێتە چارەسەر. قایمقامی ئێستای خورماتوو کە لە نەتەوەی تورکمانە ئاشکرای دەکات هاوسەنگی نێوان پێکهاتەکان لە ئیدارەدانی شارەکە گرنگە بۆ گەڕانەوەی متمانە و سەقامگیری سیاسی و کۆمەڵایەتی لە بەڕێوەبردننی شارەکە. سێ مکاومنات ئەساسی هەیە لە دووس کورد تورکمان عەرەب سنە و شیعە هەم هەیەوانە هەمووی لێرەیە. حق طبيعية أجر ممثليا جرك لا إدارة حق طبيعي يعني منتني لكسب وكس قام تبديل بو أو وضع استا باشني بوي عموما استا لمجلس قضاء توز مبادرة هي بين كتلي كرد كتلي تركمان كتلي عرب شون حلي كان أوا من متأكد نيزيكا زور نيزيكا يعني جواب أو موضوع أو موازنة إن شاء الله قريبا تواوبوا إن شاء الله. کورتساد نیوز چەند جارێک پەیوەندی بەلایەنە عەرەبی و تورکمانەکانەوە کرد لەسەر پرسی هاوسەنگینەتەوەکان لە بەڕێوەبردننی ئیدارەی قەزاکە، بەڵام ئامادە نەبوون قسەی لەسەر بکەن. قایمقام و لایەنە کوردستانەکانی خورماتوش دەڵێن حکومی تاکلایەنی خزمەت بە شارەکە ناکات و لایەنی سێم و دەرەکیش دەیقۆزنەوە بۆ تێکدانی دۆخی خورماتوو. کاروان حەبیب، کورتساد نیوز، خورماتوو.